پەیوەندی ترمان کاکە دیار فەرموو بەڕێزم. السلام عليكم مامۆستای بەڕێز. عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵا کاکە دیاری زۆر بەڕێز و خۆشەویست و عەزیزم. مامۆستا زۆر خۆشحاڵ بووم لە تەلەڤیزیۆنەوە تۆم دیت و جێم لە دەنیشت و گەلە خۆشحاڵ بووم مامۆستا. ڕەبی خوای گەورە تەمەن درێژکە لە بۆمە هەر بێت یا ڕەبی. زۆر سوپاسی و دوعا خێران دەکەم کاکە دیاری ئینشاڵڵا مەلایکەتی خوای پەروەردگاریش لە پشتی سەری جەنابتەوە دەڵێ ئامین یا ڕەبی خوای کاکە دیاریش مەحفوظ و پارێزراوکەی خێر و بەرەکەتی دنیا و قیامەتی بەسەرا بڕێژی. قوربانت بم مامۆستا دەستت خۆشی بەڕاستی لە پێناوی خوا زۆرم خۆش دەوێت. خوای گەورە پاداشت بداتەوە ئینشاڵڵا هەردوو لامان لەو کەسانە دەبین کە لەبەر خاتی خوا یەکترمان خۆش دەوێ و خوا لەژێر سێبەری عەرشی خۆی لە قیامەتا کۆمان کاتەوە. سوپاس دەکەم کاکە دیار. سپاس دەکەم مامۆستا وەڵی پرسیارێکمان هەبوو. پرسیارەکەت لەسەر سەرم. مامۆستا ئێستا حەز دەکەم زۆر قەلبم کردی کە تەلەڤیزیۆنەکەی خوا کچکە بە جێم لێ نەبتەوە ئێستا مامۆستا بوو بەرەت خوا. نەچاوەکەم فەرموو عەزیزم. مامۆستا حەز دەکەم ئێستا زۆر تەمبەر بوومە ئیشم پێ ناکرێ ینی دەستمە ئیشێ سەعاتێک دەستم دێمەوە دەڕۆم دەستم سەعاتێک دێمەوە ماریان جار وایە ناسمە ئیشێ قەلبم زۆر تەمبەر بووە دەرێ مۆڵە خوای گەورە شتەشکەمدایە خانی هەیە کارم هەیە بەسە زۆر حەز دەکەم زۆر تەمبەر بوومە نازانم هۆکارەکە چییە هۆکارەکە خەتای خۆمە. کاکە محەممەد کاکە دیار ئیشەکەت چییە بۆ منە چی لە بازارت چ دەکەی؟ بەخۆزانین تەکسیز بە کەیفی خۆتە حەزلێنەبی ناچێت دەرێ. ڕاستە بەسەر چاو قسە لەسەر ئەوە دەکەم کە بۆچی جاریوا بێتاقەتی حەزت لە کەسابەت نییە یان حەزی پێ ناکەی لەشت پێی تەمبەڵ دەبێت بەسەر چاو قسەی لەسەر دەکەیت. مامۆستا پرسیارەشکەش بەڵێ بشم بورێت خوا خێزانەکەم ماشەڵڵا هەندێک جار هەیە دری تون دەبی لەو گۆڕە ئەگەر هۆکارێک شتێکمان پێ برێ لەخوا بە زیادی لایانی دینیەشی زۆر باشە بەڵام شەوان کتێک درەنگ خەوی لێ دەکەوی. بەڵە شەوان درەنگ ئەوە مەسافەیەکی وای دڵتەنجەکەی چەندێک دەبێ وایە بۆ نمونە مانگێکە هەفتەیەکە دوو هەفتەیە بەرەو ساڵ دەڕات دەمێکە وایە کاکە دیار سارێک زیاتر دەبی ساڵێک زیاتر دەبێت نەتان بدۆتە دکتۆری نەفسی ئەوانە دکتۆری دەرونی هەندێک عیلاجوانە وەرگێ بەرەوەڵا هەموو فاش شتەکان وتیانەی کێشەی نییە و هیچ مشکلەی نییە لە ڕووی جەستەیەوە شکر کێشەی نییە ناوەڵا الحەمدوللیلا بەسەر چاو ئینشاڵڵا لەسەر ئەوە ژۆنتە زانستی من بێ قسەی لەسەر بۆ خوشکی گەلە خۆشحاڵ بووم بە دیدینت سپاست دەکەم مامۆستاجان. سپاس بۆ جەنابیشت کاکە دیار خوای گەورە شفای خوشکی بەڕێزشم خێزانی بەڕێزی و عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵا عەزیزی دڵەکەم. کاکە دیار فەرمووی تەکسیم هەیە الحەمدوللا ماڵ و مڵک حاڵی خۆم هەیە جاری وای حەزم بە کەسابەت نییە برای بەڕێزم ئینە لجەسەدیکە عەلەیکە حەقا ساڵێنێکە کاسپیت کردووە یا ڕەبی خوای گەورە بەرەکەتت بۆ تێبخا کاکە دیار خوا لە بەڵام موسیبەتیش لاتدا تۆ دوعای خێرت بۆ کردین دوعای خێرمان هەیە بەڵام قەت لە کەسابەت سارد مەبەوە کەسابەت شەر نییە هەر لەسەر فەقیری بکرێت تەکسی جێڕانیش بۆ خۆت هەم بۆ خۆت خێرە هەم بیکاری موسڵمانانیشی پێڕایی دەکەی زۆریش لە خۆت مەکە جارجار پشوشی بۆ بدە الحەمدوللیلا ساڵانێک کەسابەتت کردووە جەستەی خۆشت پشوو پێ بدە بەڵام هەوڵ مەدە تەمبەڵ بی یعنی سعات چەند سعاتێک پێش نیوەڕۆ تاخیر دانێ چەند سعاتێک دوای نیوەڕۆ و شەویش لە ناو ماڵ و مناڵی خۆتا دانیشە کەسابەتیش هەر تەواو نابێ بەڵام واسیێنان لە کەسابەتیش ئەگەر هەشت بێ باش نییە یا ڕەبی خوا بەرەکەت بخاتە کارتەوە ئەوەی جارجار تا بێتاقەدەری بەخۆ ئێمە ژوین خێزان بەفەرمووی دڵی تەنگە ئەو دڵتەنگێت جار هەیە پەیوەندی بە نەخۆشی نەفسیەکانەوە هەیە من پێم باشە الحەمدوللا کە لە ڕووی جەستەییەوە کێشەی نییە لە ڕووی دەرونیەوە هەندێک پشکنینی بۆ بکرێت لەلایەن پزیشکی دەرون ناسەوە لەلایەن ئەو پزیشکانی پێیان دەڵم پزیشکی دەرونیەکان ئینشاءڵڵا خێزانی بەڕێزی خواشیفای دەدا درەنگ دەخەوێت جاری وای ئینسان هەوڵ بدات لە ڕۆژان نەخەوێت وە شەویش ئینسان هەوڵ بدان نەچێتە سەر جێگا کاتێکە خەوی نایە بە خوشکی بەڕێزم دڵم ئەگەر خوێندەواری هەیە کتێب بخوێنێتەوە ئاەتی قورئان حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کتێبی چیرۆک و بەسەرها شعری شاعران بیرەوەری زانایان هەر کتێبێکی پێویست و بەسوود و ئەوانە زیکرەکانیش بکە بەدەم زیکری خواوە خەول لێ دەکەوێت بەڵام تۆ دانیشی خەون نایە هەر چاوەڕێ بکەی یەکێ لەو گرفتانەی کاکە دیار گەڵی خێزانم خەوی ناکەوێت هەر کەس بچێتە سەر جێگای خەوتن بڵێ وەڵڵاهی دەترسم ئەم شەو خەوم لێ ناکەوێت خواکەم سەعات 12 شەو خەوم لێ بکەوێت دڵنیا بە یەکی شەویش خەول لێ ناکەوێت دوی شەویش خەول لێ ناکەوێت زۆر جار ئێمە دەترسین ئەڵێ ئینشاءڵڵا جارێ خەوم لێ ناکەوێت ئەم کتێبە تەواو دەکەم وەزن بەسەر کتێبەکە خەول لێکەوتووە بۆیە هەر کەسێ بترسێت لە کەم خەول لێکەوتن تووشی کەم خەوی دەبێت ئەم ترسە لە دڵی خۆت باوە دەرەوە و جاوەڕێ بکە زیکرەکانت تەواوکەی ئەم جا بخەوی بۆ خۆت بەسەر زیکرەکانە خەول لێ دەکەوێت یا ڕەبی خوا شیفامان بدە.